لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر شوانی شارەزا لە بواری یاسایشی هەرێمایەتی کە لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێت. با لە نوێترین پێشاتەکانەوە لێت بپرسم دوایی دێنێ ناو وردەکاری بابەتەکە ئێستا وەکو بینیمان بەیەکەوە لە عێراق خۆپیشاندانە لە یەکگرانی حەشدی شەعبی و حیزب وڵات و نەتە سەر شەقام هەڕەشەی هێرشکردنە سەر باڵێۆزخانەکانی ئەمریکا لە عێراق دەکەن و بەرژەوەندیەکانی. ئایا ئێران ئەمانە دەجوڵێنێ یا خۆیان هاتوون و هەروەها شەڕی نێوان ئێران و ئەمریکا ئەگەری هەیە لە عێراق ڕووبدا؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە گوڵەباخان لە ناو جەنگە هەموو ئەگەرێک کراوەیە، جەنگ بە ئەندازی ئەوەی کە مەترسی بۆ لایەنەکان هێنێ کە بەشدار لە جەنگ بە هەمان ئەندازە دەرفەتیش دەهێنێت. لە ڕاستیە دەوڵەت وەکو گروپی میلیشایی نییە، دەوڵەت ئەکتەرێکی عەقڵانیە بۆ مانایی کە بەو جۆرە هەنگاوە هاوێژەکە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی خۆیەتی. لە ئێستاە بە هیچ جۆرێ کردارێکی عەقڵانی نییە بۆ دەوڵەتێکی وەکو ئێران سوودۆر بگرێت لەو میلیشیانە بۆ هێرشکردنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا، چونکە لە ڕاستیە بەم شێوازە بۆ خۆی داواتی ئەمریکاکە بۆ ئەوەی کە بێت لە بەرامبەری ناو شەڕەکەیە بەشدار بێ. ئەمەش بە یەکجاری کێشەیەکی یەکجار گەوری ئاسایشی بۆ ئێران دروست دەکات. ئێران و بەردەوامی هەڕەشە ئەوە دەکات کاڵێ من ئاگادارم ئەمریکا گوڵەپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵ کردووە کێرش بکاتە سەر ئێران و ئەبێ ئەم بەرپرسیارەتە هەڵ بگرێت. پێت وایە ئەگەر ئێران وەڵامی ئەمریکا بداتەوە ئەمریکا ڕاستەخۆ دێتە ناو شەڕەکەەوە یا خۆی دەپارێزێت لە ڕوبڕووبوونەوە لەگەڵ ئێران؟ لە ڕاستیە لە هەڵوێستی ئەمریکا تاوەکو ئێستاکە بە ئاشکرا ڕانەگەندراوە لەبەر چەند هۆکارێکە. یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی بریتیە لە ڕایگشتی ناوخۆی ئەمریکا لە کاتی هەڵبژاردنەکانە ئێمە لە بیرمانە کە ترامپ بەهۆی دژایەتیکردنی شەڕ و کۆتایی هێنان بە شەڕی ئۆکرانیا و رووسیا توانی دەنگێکی یەکجار زۆر کۆ بکاتەوە. بۆیە لە ژێر ئەو کاریگەریەیە تاوەکو ئێستاکە بەرەیەکی گەورەش لە بیرمانێت چێ لە ناو ئەمریکا لە ئێستاە دژایەتی ئەوەکەن کە ئەمریکا بەشداری شەڕ بکات، تەنانەت دژایەتی ئەو هەنگاوەشەکەن کە ئیسرائیل خستوێتێ یا گرتوێتێ بەر. بۆیە ئەمریکا چاوەڕەکە کە تا ئەو ئەندازەی ئیسرائیل ئەتوانێ و زاڵە لە شەڕەکە دایکات. هیچ گومانی تێدا نیە لە سیاسەتی دەروی ئەمریکا یەک پرەنسیپی زۆر سادە هەیە ئەتوانین بڵێن لە ساڵانی 60 و 70کانەوە تاوەکو ئێستاکە ئەوەشەوەیە پاش پاراستنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دووەم گرنگترین ئامانج لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بریتێ لە پاراستنی یەهود، نەک تەنیا دەوڵەتی ئیسرائیل، یەهود بۆ مانایەی پاڵپشتیکردنی سەربازی سیاسی دیپلۆماسی ئابووری ئەمریکا بۆ ئیسرائیل شتێکە هیچ دەوڵەتێک ناتوانێت لە کۆڵ بکە و بە بەردەوامیش ڕوودەدات. باشە کەواتە ئیسرائیل لە ژێر ئەو متمانەیەدا ئەم هێرشانی دەست پێ کرد. دەگوترێت ئەسڵ ئیسرائیل بۆ هێرشی کرد لەم کاتە لە ناکاو کە هێشتا دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا لەسەر پرسیارێکی زۆر جوانە دەسەکان خۆش بە بۆ پرسیارە. لە ڕاستیە من ئەتوانم بڵێم ئێمە ئێستا لە بەردەم بارودۆخێکین مێژوویە، من نایەنم بارودۆخێکی مێژووی لە دۆخێکی نوێ هاتۆتە ئاراوە، جەنگێک هاتۆتە ئاراوە کە ئەتوانێت هاوسەنگی هێز بگۆڕێ. ئەمە هەنێ جار 20 ساڵ 30 ساڵ جار یا 50 ساڵ جارێک ڕۆدا. ئەم جەنگەی کە ئێستاکە ڕۆدا هەم سنووردارە هەم بەرفراوانە. چۆن سنووردارە بۆ مانایەی تەکنەلۆژیای سەربازی و درۆنی و ڕۆبۆتەکان و وەزیرەکی دەستکرد ڕۆڵی تیا بینی و جەنگەیەک لایەکاتەوە. لە لایەکی دیکەوە بەرفراوانە لە شێوازی پێکانی ئامانجەکان کە دیسان لێرە زیرەکی دەستکرد ڕۆڵە بینێ. واتە ئەم جەنگە یەکێکە لەو جەنگە نوێیانەی لە مێژووی بەشەرێتە کە ئەتوانین بڵێن ژمارەی موشک و ژمارەی زری پۆش و ژمارەی سەرباز و بەرفراوانی خاکە کاتی خۆی مەرجی بەهێز بوون بۆ ئەوەی تۆ لە جەنگابی بیتەوە ڕۆڵ نابینێ. ئەوەی کە ڕۆڵە بینێ تۆ چۆن ئەتوانی بە زیرەکی دەستکرد بەو درۆن و بەو ساڕوخانەی کەوا بە شێوێکی دەقیق ئامانجەکانت حتا لە قوڵایی 50 مەتر لە ژێر زەویشتا بۆ پێکی ڕۆڵە بینێ کە لێرە ئیسرائیل بە تەواوی باڵا دەستە. پرسیارەکەی جەنابەت لەوەیە بۆچی ئیسرائیل ئەم جەنگەی هەڵگیرسان؟ لە ڕاستیە من ئەمەیە بەڕوونی بۆ هاونیشتیمانیان شی بکەمەوە وەکو زانیاری. ئیسرائیل سێ ئامانجی زۆر سەرەکی هەبوو لە چوارچێوەی استراتیژی پێڵم پرێمتیڤ پۆلیسی سیاسەتی ئیستیباقیانە یا کەیژێک ئیسرائیل بە هەموو شێوەیەک ئامانجێتی کۆتایی بە بەرنامەی ئەتۆمی ئێران بهێنێت. ئەمە شتێکە بڕاوەتەوە وڵاتانی زلهێزی یا گەورەکانی ئەوروپا پاڵپشتن، ئەمریکا وەکو بەهێزترین دەوڵەت لە جیهانە پاڵپشتە. ئەمە ئامانجی یەکەم بی. ئامانجی دووەم بریتیە لە سنوورداکردنی توانای سەربازی بە تایبەتی موشکی ئێران. ئیسرائیل هەتاوەکو ئامانجش نەپێکێ لە چەند ڕۆژی ئایندەیە لە هێرشەکانی ناوەستێ.
ئامانجی سێمی ئیسرائیل بریتیە لە وشکردن و کەمکردنەوە و لاوازکردنی توانای دارایی و سەرچاوە سروشتیەکانی هێرا. ئەگەر ملاحەزە بکەین یەک خولەکەم بدەیە، ئەگەر ملاحەزە بکەین لە 3 ڕۆژی ڕابردووە کۆی هێرشەکانی ئیسرائیل ڕێک لێدانە لەم 3 ئامانجی کە من ئاماژەم پێدا دەوێتی دامەزراوە ئەتۆمیەکان بە ئامانج بگرێ، وەزانە ئەتۆمیەکان بە ئامانج بگرێت کە خەریکی گەشە پێدانی دامەزراوە ئەتۆمیەکانن، بە هەمان شێوە توانای سیستەمی خۆپارێزی و درۆنە با بڵێ خۆپارێزی ئێران لەناوە با موشکەکانی سیستەمی موشکی لاوازەکە و دەوێتی لە سەرچاوە سروشتیەکان و ئابرەکانیشی بدات. بەڵام لێرەدا خاڵێک هەیە پێشووتر ئەگەر شەڕی سێبەر لە نێوان ئێران و ئیسرائیل هەبوو و ئیسرائیل لە مێژووی خۆیدا بەرژەوندیەکانی ئێرانی لە عێراق و سووریا و ناوچەکە کردوتە ئامانج، ئێستا ئێران ڕاستەوخۆ وەڵامی داوەتەوە موشکەکانی حیفا و تەلەڤیڤیان کردوتە ئامانج. ئایا پێت وایە ئەم گۆڕانکاریە لە بەرژەوەندی ئێراندا یا ئیسرائیل دەتوانێت ئەو 3 ئامانجی کە تۆ وتت لە ئەنجامی بەردەوامی هێرشەکانی ئێران هەر بەدی بێنێت؟ لە ڕاستیە ئیسرائیل سووە لە سەوەی ئامانجەکەی بەدی بێنێ، بەڵام من یە خاڵ ئەمێ ئاماژەی پێ بدەم لە بیرمان نەچێ ئێران دەوڵەتێکی بەهێزە، ئێران گروپی میلیشیایی نییە، ئێران حزبوڵڵا نییە تا توانایەکی سنوورداری هەبێت، بە تایبەتی دەبینین لە ڕووی پیشەسازی موشکەوە توانایەکی یەکجا گەورە هەیە لەبەرەوەی با بڵین دووری نێوان ئیسرائیل. طبعا ئیسرائیل هاوبەشی خاکی لەگەڵ ئێرانە نییە، بەڵکو ئیسرائیل لە ڕێگەی عێراق و سووریا ئوردنەوە پەیوەندی لەگەڵ ئێرانە، جیاوازەکە لە نێوان 1500 بۆ 1700 کیلۆمەتردایە. تاکە شتێک کە هەڕەشەیەکی گەورە بوو لەسەر ئاسایشی ئیسرائیل بنتی بوو لە توانە موشکە زیرەکەکانی ئێران کە لە دوو ڕۆژی ڕابردووشمان بینیمانە زیانی گەورەی گەیاندووە بە ئیسرائیل. لە بیرمان نەچیە دەوڵەت یەک ئەرکی هەیە لە دنیای مۆدێرن و هاوچەرخە، ئەویش پاراستنی سەروەری هەوڵدان بۆمانەوە خۆشگوزەرانی دەوڵەت و هاونیشتمانەکانی. بۆیە ئێران جگەل لەم ئەڵتەرناتیڤە هیچ ڕێگەیەکی گەڵا لە بەردەسانیە. بەڵام یەک خاڵی جیاوازی هەیە، ئەم جەنگی ئێستا بەڕێوەجێ ئیسرائیل جەنگێکی تەواو استراتیژیەکە بۆ مانایی ئامانجی زۆر بەهێز و کاریگەر کە دەبێتە مای لاوازکردنی ئێران دەپێچێ، بەڵام لە بەرامبەرە ئێران بەجۆرەجوکات جەنگێکی تاکتیکیەکە، جەنگێکی تاکتیکەکە بۆ وەڵامدانەوەی ئیسرائیل، بۆ ڕاگرتنی ئیسرائیل بۆ چی دیکە هێرشنەکە، بۆ زەرەر و زیانگەیاندن لە ڕووی ئابووریەوە بە ئیسرائیل تاوەکو بتوانێت ڕێگەی لەبرێت لەوەی جەنگی دیکە بکە. بە مانایەکی دیکە ئەو موشەکانی کەوا ئێران هاویشتێتی و ئامانجەکانی خۆشیان پێکاوە بەراوردی بکەین بەو ئامانجانی کە تاوەکو ئێستا کە ئیسرائیل بەدەستێناوە بەراورد ناکرد. ئیسرائیل توانیوتی کەوا زەربەی یەکجار گەورە و کاریگەر لە ئاستی سیستەمی سیاسی ئێران لە توانای بەڕێوەبردنی سوپا بدات. عێراق نزیکترین وڵاتە بەم ڕووداوانەی کە هەیە بەردەوام مەڵێ کە سەروەری خاکەکەم دەپارێزم، بەڵام ئەوەی کە بینیومانە لە مێژووی عێراقدا شوێنی یەکلاکردنەوەی ململانەی وڵاتان بۆ بەتایبەتی بەرژەوندیەکانی ئێران و ئەمریکا لە نێو خاکی عێراق. ئایا ئەتوانێت زاڵ بێت بەسەر میلیشیاکاندا جارێکی دیکە نەبێتەوە ئەم گۆڕەپانە ئاڵۆزە یا ئاخری میلیشیای چەکدار سەری عێراق دەخوات؟ وەڵا بە دڵنیای قسەی کۆتایی دروستە لە ئاخیرا سەری دەخۆن، چونکە لە ڕاستیدا عێراق دەوڵەتێکە وەکو ناو سەروەری هەیە و لە ئەرزی واقع ناتوانێت سیادەی هەبێت لەبەر دوو هۆکاری زۆر سەرەکی. یەکەمیان ئەوەیە ناتوانێت ئاسایشی سنوور و ئاسمان و زەوی و دەریای خۆی بپارێزێ، دووەم ناتوانێت هاونیشتیمانیەکانی بپارێزێ، هەمووی چەند 10 ساڵ پێش ئێستا کە 130 خاکەکەی لە ژێر دەستی داعش و تیرۆریستانە بوو. خاڵی سێمش ئەوەیە کە ناتوانێت خۆشگوزارانی بە هاونیشتیمانیەکانی دابین کە ئەوە تا ئێمە ئێستاکە لە دۆخێک داین کە هاونیشتیمانی عێراقین موچەکانمانی بڕوە. هەر دەوڵەتێک ناتوانێت ئەم سێشتە دابین کە سەروەری خۆی بپارێزێ، خاکی خۆی بپارێزێ و ئاسایشی هاونیشتیمان پارێزێ و خۆشگوزارانی بە هاونیشتیمانان دابیکە، پێی دەڵێن دەوڵەتێکی فاشڵ. بەم پێوە عێراق دەوڵەتێکی فاشلە. با بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت. لە ڕاستیە عێراق لە ژێر هەژمونی ئێراندایە لە 20 ساڵی ڕابردووە. هیچ ئینکاری لەوە ناکرێت کە داڕشتنی سیاسەت باجێک لە جۆرەکان لە عێراق کاریگەرە بە تێڕوانینی ئێرانی. لەمڕۆوە ئەم دۆخەی کە ڕۆدا جگەلەوەی ئێمە هاوسنوورین وەکو عێراق لەگە ئێرانە لە هەمان دازە هاوسۆزیەک هەیە لە عێراق بۆ ئەوەی کە لە ناوچەکە دەگوزارێت. ڕاستە بە شێوەیەکی عەقلانیانە هەوڵیان داوە خۆیان بپارێزن، خۆیان بە دوور بگرن، بەڵام لە بیرمان نەچێت لە ناو عێراقا دەوڵەتی قوڵ هەیە، کۆمەڵی هێز و میلیشیا هەیە کە ئەمڕۆیان سبەی ڕەنگە زیان بە عێراق بگەن. ئەمانە خواستی بەشداریکردنیان هەیە بەبێ ئەوەی توانای ئەویان نەبێت ڕوبەڕووی دوژمنەکان ببنەوە کە ئیسرائیلە. ئەو توانایی کە هەیە لە توانای هەواڵگیری و زانیاری و تەکنەلۆژیای سەربازی دقیق
بەراورد ناکرێت بۆیە هیچ ئامرازێکیان لە بەردەسانیە تەنیا کەفکوڵێکی ئایدۆلۆژیانە هەیە کە ئەیگرنە بەر بۆ ئەوەی کە باش ئەگەر باس لە ئەو ملیشیانە بکەین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە 45 ساڵی ڕابردوو لە سەردەمی شۆڕشی کۆماری ئیسلامیۆ تا ئێستا کە شۆڕشی هەناردەی وڵاتانی دەرەوە کردووە هەر لە دروستکردنی هیلالی شیعیەوە تا ڕێکخستنی کۆمەڵی گروپ و ملیشیا و پرۆکسی ئێران لە ناوچەکە ئێران هەوڵی داوە کە هاوپەیمانی بەهێز لە ڕێگەی ملیشیاکانەوە بۆ خۆی دروست بکات بەڵام ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر ئەمانەی پوچەڵ کردەوە ئێستا باڵەکانی گروپی مقاومە زۆر لاوازن ئایا ئێستا ئێران لە ناوچەکە بە تەنیایە ئەم گروپانە ناوێرن وەڵامی ئیسرائیل لە بەرامبەر ئێران بدەنەوە ئەگە بشیانێ وەڵامدانەوە ناتوانن توانای وەڵامدانەوە کاتێککە بابەتێتە سەر جەنگ من باسم کرد ئەم جەنگە جەنگێکی نوێیە بە کۆمەڵە تایبەتمەندی نامێت دووباریکەمەوە لەبەر ئەوەی جەنگەکە بەتوانێت سەرباز و بە ڕێژەی زری پۆشەکان نییە بەڵکو توانایەکی بەرزی تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد بەکاردەهێنرێت لە پێکانی هەرە کاریگەرترین ئامانجی دوژمن بۆیە ئەگەر خواستشیان هەبێ ڕوبەڕووبیان لە توانای ئەویان نییە ڕوبەڕووی ئیسرائیل ببنەوە بەڵام بە شێوەیەکی گشتی لە 2 ساڵی ڕابردووە قۆناغەکانی داڕشتنەوەی سیاسەتێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سەکردایەتی ئیسرائیل بە فعلی چۆتە بواری جێبەجێکردنەوە و وەکو لە سەرتاشەوە ئاماژەم پێکرد ئێستا چ کەساتێکی مێژوویە لەبەر ئەوەی هەنگاو بە هەنگاو ئێمە دەڕۆینە پێشەوە و دۆخێکی نوێ دەبینین لە هاوسەنگی هێزکەتیایدا هەندێک هێزی هەرێمی کاریگەر لە 30 ساڵی ڕابردووە لاواز دەبن هێزێکی نوێ دێتە پێشەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکە کە توانای یەکجار بەهێزی هەیە کە ئەویش ئیسرائیلە ئەمەیە کە ترسی بۆ دەوڵەتی جووک و تورکیا دروست کردووە ترسی لای هەندێک لەوانەی دیکە دروستەوە کە هاوپەیمانین خۆ دەزانی مێژوویەکی دوورودرێژ لە توندوتیژی و لە ڕکابەری و لە دژمنایەتی لە نێوان وڵاتانی کەندا و دەوڵەتانی عەرەبی بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئیسرائیل و ئێران و تورکیاش لەگەڵ ئیسرائیل هەیە بۆیە ئەم باڵادەستبوونە نوێیەی ئیسرائیل لە ناوچەکە بە پاڵپشتی ئەمریکا و ئەوروپا ترسێکی گەورەی دروست کردووە لە ئەو هێزانی کە خوازیاری ئەمەنین بۆیە ئەمەی ئێستاکە هەیە توانی نای بنین شەڕکردن لە پێناویمانەوە شەڕکردن لە پێناویمانەوە شەڕکردن بۆ ئەوەی کە پارێزگاری بکەن لەوەی کە ئەوەی هەشیانە لە دەستی نەدەن چکە لە 2 ساڵی ڕابردووە ئێران بەهۆی لە دەستدانی پرۆکسەکانی کە هەرە کارگەرتنیان حزب الله بوو توانایەکی یەکجار گەوری لە دەستداوە لە سیاستکردن لە دەرەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشە زۆر سپاس دەکەم دکتۆر شوان شوانی شارەزای یاسای شەهرێمەتی سپاسکە لێرە لەگەڵمان بووی